لە درێژەی ئامادەکاری بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوە گشتیەکان لە قۆناغی دووەم بۆ دەستنیشانکردنی کاندیدان بۆ کۆنگرە بەردەوامە. لە ئەنجومەنی سەربەرزی کۆمەڵی ئیسلامی دەنگدان بۆ خۆکاندیدکردنی ئەندامان بەڕێوە چووە. ئەندامێکی لیژنەی باڵای کۆنگرە دەڵێت بەبێ گرفت و بە شێوەیەکی سەرکەوتوو قۆناغی دووەمی ئامادەکاریەکان بەڕێوە دەچێت و لە قۆناغی کۆتاییدایە. دیارە هەموو لایەک دەزانن کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بە سێ قۆناغ تێدەپەڕێ. قۆناغی یەکەمان کە دەست پێ کردووە کۆناغی کۆبوونەوە گشتەکانە، کۆناغێکی دوور و درێژە وە درێژخایەنە، ئەتوانم بڵێم درێژخایەنترین قۆناغە لە کۆنگرەدا و کاتی زۆری پێویستە. بەڵام ئێمە وەکو لیژنەی باڵا و بە هاوکاری مەڵبەندە بەڕێزەکان بە هاوکاری لیژنەکانی ناو مەڵبەندەکان توانیمانە لە سەدا 90 کۆبوونەوە گشتەکان تەواو بکەین. ئەوەی کەماوەتەوە چەند کۆبوونەوەیەکی کەمە. ئەو مژدەیە ئەدەم بە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی و بە دۆستان و خۆشەویستانمان کە قۆناغی یەکەم کۆبوونەوە گشتەکانە بەرەو کۆتایی دەچێت، کاتێکی وای نەماوە و ئامادەکاریەکانیش بۆ کۆنگرە بە شێوەیەکی باش و سریع دەچێت بەڕێوە. ئامادەبوونیش بۆ کۆبوونەوە گشتەکان بەو گەرموگۆڕیە بەو زۆریە جێگای دڵخۆشی ئێمەیە وەکو لیژنەی باڵا. بەراورد بە کۆنگرەکانی دیکەی کۆمەڵی ئیسلامی ئامادەکاریەکانی ئەمجارە گڕوتینی زیاتری پێوە دیارە و ڕێژەی ئامادەبوانی ئەندامان لە کۆبوونەوە گشتیەکان چەند هێندە زیادی کردووە. ئەوەش ئەوە دەگەێنێت سیاسەتەکانی کۆمەڵی ئیسلامی لە چەند ساڵی ڕابردوو جێگەی دڵخۆشی ئەندامان بووە و بەرپرسی ئەنجومەنی سەربەرزی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت قۆناغەکانی ئامادەکاریان بە سەرکەوتووی بڕیوە و بە تەواوی خۆیان و ئەندامان ئامادەن بۆ بەشداریکردن لە کۆنگرەیەکی سەرکەوتوو. سواز بۆخوای گەورەت ئامادە باشێکی باشمان کردو و ئەوەی کاشی بینی الحەمدوللا ڕێژەیەکی بەرچاو ئامادە بۆ سواز بۆخوای گەورە. ژماری ئەم ئەندامانی کۆمەڵ ئێمە وەکو بڵێن ئەنجومەنی هەشتی خۆمان کە خوار شەستیەکات ژمارێکی بەرچاومانە سواز بۆخوای گەورە و لە چاو ئەو ژمارەوە ڕێژەیەکی بەرچاو ئامادە بووە بۆ ئەم کۆنگرێ بۆ ئەم کۆبوونەوە گشتیە. سواز بەخوای گەورە خەڵکی خۆشمان یعنی بە پێوەی کە سواز بخوا لە سیاسەتی کۆمەڵی ئیسلامی ڕازین و دڵخۆشن بەکار و پڕۆژە و کاری ئیسلامی ئەلحەمدوللا گەرم و گوڕیان تایە. ئێمە هەر لەو کاتەوەی کە کاتیان بۆ دیاری کردین کە لەو ڕۆژەی کەوا بڵێن ڕۆژی کۆبوونەوەکەیان بۆ ئێمە دیاری کردێمە سەرجەم ئەندامان بە بەرپرس و کارگەڕەکانەوە کەوتی نەخۆ و ئەوەندەی پێمان کرا ئەوەندەی توانامان هەبوو ئەوەندەی لەسەرمان بوو ئامادەکاریمان بۆ کردبوو ئەندامانی خۆمانمان لەسەرەوە هەتاوە خوار و ئاگدار کردبووە. لە سنووری مەڵبەندی سلێمانی 36 ئۆرگان و دەستگا و ناوەندی کۆمەڵی ئیسلامی هەیە و بە پێیوتەی ئەندامانی لیژنەی باڵای کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی زۆربەی ئامادەکاریەکان کۆتایی هاتووە و تەنیا چەند ئۆرگانێک لە سلێمانی و دەوروبەری ماوە کە کۆبوونەوەی گشتیان تێدا بەڕێوە بچێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاس بۆخوا ئەوەی ئێمە لێمانەوە دیارە ئاسوودێکی گەشت چاوەڕوانەکە، بەڵام بەڕاستی ئەمە بۆ نابێ ئێمە دانیشتین